کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ سڵاو بۆ ئێوە و بەیادی هەموو گیانبەخشکردوانی ڕێگای ڕزگاری خەڵکی چەساوەستەم لێکراو لە کوردستان و لە هەموو ئێران پێش هەموو شتێک سەرخۆشی دەکەم لە بنەماڵەی گیانبەختکردوانی کرماشان و مەڵەکشاهی و شوێنەکانی دیکەی ئێران کە لەم ڕۆژانەدا کەوتنە بەر هێرشی دڕندانەی ئینسانکوژەکانی کۆماری ئیسلامی. ئازیزان لەو فرسەتە کەڵی وەردەگرم بۆ ئەوەی سەرنجتان بۆ چەند خاڵێکی گرنگ لە پەیوەند لەگەڵ بارودۆخی هەستیاری ئێستای ئێران و کوردستان ڕابکێشم. یەکەم، شەپۆلێکی نوێی خەباتێکی ڕەوا و مافخوازانە کە ماوەی 10 ڕۆژە لە ئاستێکی جەماوەریدا لە زیاتر لە 80 شاری ئێران کەوتۆتە ڕێ، لە واقعدا هاواری پنگ کۆمەڵانێکە کە لە جیهانی پڕ لە سەروەت و ساماندا لە سەرەتاییترین مافی خۆیان واتە مافی ژیانێکی ئاسایی بە حورمەت و بە کەرامەتەوە بێبەش کراون. کەمنین سەرپەرستی ئەو بنەماڵانەی کە خۆیان بە شەرمەزاری ئەندامانی بنەماڵەکانیان دەزانن، ئەوەش لە کاتێکدا کە بە شەو و بە ڕۆژ بێ و چان هەوڵ دەدەن بەشکەم بژیوێکی مەمرە و مەژی بۆ ژیانیان دابین بکەن. ئەم ناڕەزایەتی و خەباتە لە هەر شوێنێکەوە دەستی پێکرد بێ ئەمڕۆ بۆتە بزوتنەوەیەک کە ڕیشەی لە نابەرابەری و بێعەداڵەتیدایە کە کۆمەلگای ئێمەی داگرتووە. ئێمە خۆمان بە بەشێک لەو حرەکە سەراسەری و عادڵانەیە دەزانین و هاوڕێیانی ئێمە لە هەموو شوێنێک لە کوردستان و لە ئێران بە گیان و بە دڵ تێیدا بەشدارن. دووهەم، بە درێژایی 47 ساڵی ڕابردوو کۆمەلگای کوردستان گوڵی سەرتۆپی ڕاوەستایی و مقاومەت بووە بەرامبەر بە حکمی دیکتاتۆری ئاینی و سەرکوتگەر و چەوسێنەر و ستەمکاری زاڵ بەسەر ئێراندا. لەو پێناوەدا لە کاتی خۆیدا هەم چەکدارانە بەرامبەر بە هێرشی دوژمن ڕاوەستاوە و مقاومەتی کردووە، هەم خەباتی سیاسی و مەدەنی هێمنانەی بەڕێوە بردووە. کۆمەڵە وەکو هێزێکی بزوێنەری ئەو خەباتە لە هەر قۆناغێکدا بە پێی تایبەتمەندیەکانی ئەو قۆناغا تاکتیک و شێوەکاری جۆراوجۆری گرتوۆتە بەر. شۆڕشی ژن، ژیان، ئازادی نمونەیەکی درەوشاوی پێشنگایەتی کۆمەلگای کوردستانی خستە بەرچاو کە بانگەوازەکەی بە خێرایی سنوورەکانی تێپەڕ کرد و سرنجی هەموو جیهانی بەرەو خۆی ڕاکێشا. لەوە ژواوەتر یەکێک لە ئامانجەکانی خۆی کە توور هەڵدانی حیجابی زۆرە ملی بوو بەسەر ڕژیمی ئێرانی داسەپاند. سێهەم، ئێستا و لە کاتێکی هەستیاری وەکو ئەمڕۆدا کە گڵۆڵەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کەوتۆتە لێژی و هەم ئەگەری پێکهاتنی جۆرگەلێک لە گۆڕانکاری لە دەسەڵات لەسەرەوە هاتوتە ئاراوە و هەم بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن لە ناوخۆ و لە دەرەوە لە هەوڵی لە باربردنی بارۆخەکەدایە و ئەوە لە هەمان کاتدایە کە ئاسۆیەکی ڕوونیش بەرەو گەشەکردنی خەباتی جەماوەری و بزوتنەوە کۆمەڵایەتەکان کراوەتەوە کە ڕێگای بەرەو سەرکەوتنی یەکجاریمان نیشان دەدات. پێویستە کۆمەلگای کوردستان بە گەرموگوڕی و بەهێزەوە ئاڵای ئەو خەباتە سەربەرزانەی کە تا ئێستا هێناوێتی هەروە شەکاوە ڕابگرێ و نەک هەر جێگا و شوێنی خۆی لۆ خەباتە سەربەرزانەیەدا بپارێزێ، بەڵکو وەکو هەمیشە پاڵپشتی کۆمەڵانی خەڵکی کەرێکار و زەحمەتکێش و هاوچارەنووسی خۆی لەم پەری ئێرانەوە بۆ ئەو پەری ئێران بێت. سێهەم، کۆماری ئیسلامی ئێران ئەم جارەش وەکو هەمیشە شمشیری لە دژی خەڵکی ڕاپەڕی و لە کالان دەرهێناوە و لە ماوەیەکی کورددا بە دەیان تێکۆشەری ئەو وڵاتەی کە بەدەستی بەتاڵ و تەنیا بە گەروی پڕ لە هاوار و دڵی کەیلی ئاوات بۆ ڕزگاری هاتوونە سەرشەقام و هێمنانە خۆپیشاندان دەکەن دەخاتە بەردەسڕێژی سلاحی شەڕ و گیانیان پێبەخت دەکات. بەڵام ئەمە پەلەقاژەی سەرەمەرجی ڕێژیمە و هەر ئەو ئەزمونەیە کە هەموو دیکتاتۆرەکانی ئەم سەردەمە تاقییان کردوێتەوە و سەرنجام کەوتونەتە بەر تەوژمی خەباتی جەماوەر و چوونەتە ناو زبڵدانی مێژووەوە. چوارەم، بە لە بەرچاوگرتنی ئەم بارودۆخە حەود لەو حیزبانەی کە لە کوردستان چالاکیان هەیە
بەیەکەوە بڕیاریان داوە کە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن ڕۆژی پێنجشەمبە واتە سبەی نادووی مانگرتنێکی گشتی بەڕێوەبەرن، مانگرتنێکی سەرتاسەری و هەمەلایەنە. ئەوە دەبێتە پەیامێکی بەهێزی سیاسی بە واژۆیەکی چەند میلیۆنی بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران. پەیامەکە ئەوەیە: کۆمەڵانی خەڵکی ئێران، کوردستانی شۆڕژێر وەکو هەمیشە پاڵپشت، هاوچارەنووس و هاوخەباتتانە. با ڕۆژی پێنجشەمبە ببێ بە ڕۆژێکی مێژووی دیکە لە خەباتی شۆڕژگەرانەی خەڵکی کوردستاندا. پێنجەم، پێویستە ئەو ڕاستیە دووپات بکەینەوە: بێگومان مانگرتنی گشتی تەنیا شێوەی نیشاندانی ئیرادەی خەڵکی کوردستان و ئێران لە ڕێپێوان بەرەو سەرکەوتن نییە. ئەم خەباتە هەنگاو بە هەنگاو ڕێگا دەبڕێ و لەم مەسیرەدا تاکتیک و شێوەکاری جۆراجۆر ڕەچاو دەکات. هەروەکو دیتمان لە کرماشان و چەند شوێنی دیکەی کوردستان ڕێگە و شوێنی دیکە لایەن خەڵکەوە بەڕێوە چوو. بەڵام ئەوەی ئێستا و بەخێرایی و بۆ هەموو کوردستان لە جنوبەوە تا شمال پێویستە ئەوەیە پەیامێکی بەهێزی جەماوەری بنێرین، پەیامێکی بەهێزی سیاسی جەماوەری بنێرین بۆ هەموو خەڵکی ئێران کە جارێکی دیکە نیشانی بدات کوردستانی شۆڕژێر قەڵای مقاومەت و خۆڕاگریە و شان بەشانی کۆمەڵانی خەڵکی ئێران بۆ ئازادی و یەکسانی و ژیانی باشتر خەبات دەکات و ڕێگەی خەباتی مەدەنی کردووە بە ئەولەویەتی تێکۆشانی خۆی. شەشەم، کۆمەلگای کوردستان بە چکی خاراوی خۆی کە بریتە لە قۆڵی لێک هەڵپێکرا و گەروی پڕ لە هاوار و یەکگرتووی و یەکریزی هاتوۆتە مەیدان و هەموو هەوڵێکی کۆماری ئیسلامی بەو ئیرادەیە و بەو بۆچوونە بۆ میلیتاریزەکردنی ئەو خەباتە پوچەڵ دەکاتەوە و ئەوە خاڵێکی زۆر گرینگە کە کۆماری ئیسلامی هەوڵی بۆ دەدا بۆ ئەوەی کە خەباتی خەڵکی کوردستان، خەباتی مێژوویی جەماوەریەکەی لەبار بەرێ. نابێ ڕێگا بدەین کۆماری ئیسلامی لەم سیاسەتە دژمنکارانی خۆیدا سەرکەوتوو بێت. با ڕۆژی پێنجشەمبە ببێت بە ڕۆژێکی مێژووی دیکە لە خەباتی شۆڕژگەرانی خەڵکی کوردستاندا. مانگرتنی ڕۆژی پێنجشەمبە واتە کارگە، کارخانە، دووکان، بازار داخراو بن، قوتابخانە، زانکۆکان بەشداری مانگرتن بکەن، ناوەندە حکوومیەکان کارەکانیان ڕاوەستێنن. با ئەو حرەکەتەمان پەیامێکی سیاسی و معنەوی بەهێز بێ لە باشووری کوردستانەوە تا باکوور لە هەموو کوردستان بە یەکدەنگ ڕابگەێنین کوردستانی شۆڕژێر قەڵای مقاومەتە، شان بەشانی کۆمەڵانی خەڵکی ئێران بۆ ئازادی، بۆ یەکسانی، بۆ ژیانی باشتر خەبات دەکات. هەرشاد و سەربەرز و سەرکەوتوو بن.